من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. سوپاس بۆ خوای پەروەردیگار ئەم جارش تەمەنی پێداین لە خزمەتی ماڵێکی هەژاری نەدار لە هەرێمی کوردستان سەردانیان بکەین و لە ناڕەحەتی و ناهەمواری ژیانیان بکۆڵینەوە. ئەم جارە بەرنامەی بەخشین لە شاری کەرکووک سەردانی ماڵێکی هەژاری خاوەن پێداویستی تایبەتی بێباوکی کردووە بۆ ئەوی هەمومان هەماهەنگ بین لەگەڵیاندا و لە ناهەمواری و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیان ڕزگاریان بکەین. بەرنامەی بەخشین ئەو بەرنامەیەکەوە لەسەر دەستی ئێوە سات بە سات و ڕۆژ لە دوای ڕۆژ خەندە و خۆشی و خۆشگوزارانی ئەگەڕێنێتەوە سەر لێوی منداڵانی بێباوک و خاوەن پێداویستی تایبەت و هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان لە شاری کەرکووک ئەم ماڵەتان پێ ئاشناکەین بۆی بە هەمومان بتوانین بەشێک لە مەینەتی و ئازار و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیانیان کەم بکەینەوە و وەکوی ئێمە ژیانێکی ئاسوودە بەڕێکەن و دوور بن لە ناهەمواری و ناخۆشی و خەم و خەفەتی ژیان. چەند ساتێک لەگەڵمانە. کاکە من ماڵم لە کەرکووکە، خۆم سەرپەرشتیاریانە، بەخوا پێنج سەر خێزانی بە قورئان بە خێوکەرێکم لێ خواوەچیلە. وەڵڵاهی بیللاهی ئەگەر کەس لە خۆم بترازیە لە خێرەومەند بترازیە مار خەڵک و مار خوا و مار خەڵک ئاوا بێ زۆر چاویان لە منە، زۆر ئاگایان لە منە. وەڵڵاهی چەندجە ئاش حازر نان حازر بۆمان دێنن. وەڵڵاهی ئیختیدا دکتۆرم نییە بە قورئان. وەڵڵاهی ئەوە 37 ساڵە بەو خوایەوە تەمەنی 37 ساڵە ئێستا خۆم تەراشەکەم ئەکەمە حەمامەوە. بەخوا ئەوە شەشوەم بەخوا بە قورئان ئەمە شتێک کە ڕوولاڕە شەلەردەماخە، ئەوە فکری نییە، ئەوە بەرێدان ئەو هاشتێتیان کلیاندا هین لێ دەسەڵاتدار لێدا چێ لێدا لەسەر نوێژ مزگەوت لیاندا بە خواسەی جۆیکە جۆیەکی لە کەڕ کەوتووە. بەخوا بە ئەو زنجیرە نەبێ لە ماڵەوە بەم نابێت شەو لە خۆتەزانی ناو کەرکووک ترسە مەترسیە ناتوانانی. بە قورئان ئەوەی خەڵک نەماندا تێنیمانە، بە خودای خانوم نییە. بە قورئان 2 ساڵە ئەو هەیکەلەم لەوێ کردووە خواوەچی لە خەڵک بۆمی ناوەتێ هێکەوە بە قورئان خەڵک بۆمی کردووە، خەڵک ناوێت تێقنەوە ئێستا 2 ساڵەوە لێ ماوەتەوە. ئێستا ئەم مناڵانە خەڵک ئەویان نێ لە ناو شارە بەرەڵایەن کەم ئەڕاتە تاچێتە حەوش خەڵکەوە بەردەخاتەمان خەڵکەوە ئەچێتە دوکانزەرە لە خەڵکەدا کوڕەکە. ئەمە ئەڕوا بەخوا ئەوە مەلامەزیدا ئەوە چەند ئەم مەلایە مزگەوت ئەم بانەوە ئێستا ئەوان بێنم بەس ئەوان قستەم بۆکەن نەمزانێت چون بە دواشیانام. بە حەقی ئەو قورئانە خوایە تو لەبان سەر شایدی ئەگەر خەڵک نەبێ لەنا ئەم خانەوەمە ئەمرین لە برسانە. بە خودای مەعاشم نییە، هیچم نییە بەخوا. خوایە تو لەبان سەر ئاگا لێ بە خێوکەرم نییە. باوچان ئەمر خوای کرد بە نەخۆشی جەڵدەی دڵمت. چەند ساڵە وڵات تقریبا وا 5 ساڵە بێ ئەمر خوای کرد 4-5 بێ. بەخوا نەمدی، بەخوا بە بۆنەی ئەمانەوە نەمدی کورت و پڕکە
چەند ساڵ بوو بە دکتۆرابی بە بەشتم ئەملا ئەولا چەند جا ئەخەوت بە خودای خۆم لەلایە خەوتم والله بالله جیران لەلای ئەمانم خەوتووە بۆ خوایە شایەدی خەڵ جیرانەکانم لەلای ئەمانانم خەوتونە من لە خەستخانە بەتەینا لەلای بوومە ئەنجا بهێنەوە بەخوای بە سۆندەوە هاوردومەتەوە بۆ ماڵ خواوە چیلە هاوردومەتەوە بۆ ماڵ وەڵڵاهی هەویرم لە تەشتا بۆ خەڵک بۆمی کردەوە وەڵڵاهی کچێکم مرد بە نەخۆشی ئەمانە ڕۆیی ئیتر حتا بڕیای ژیانمان ناخۆشە ماشەڵڵا وەڵڵاهی ئەوە نەشی هەمە هین خەڵکە بە قورئان وەڵڵاهی ئەوانە ئەمانە خۆ ئاگای لێ شتێکی هین خۆم نییە بە قورئان بە ساڵایی ساڵ خوددا خواردنیە پوختە ناخۆی بە قورئان داوای هەزار شتم لێکەن نایخۆین وەڵڵاهی جل و بەرگمان نییە بە قورئان بە خودای جل و بەرگ ناکەینە بەرمان بە خودای بە ژیانمان ناچمە سەر بە قار بە خودای بە قار پارەیە بیدێ مش پارەم نییە واللهی مار خەڵک گەلێ مار خوای گەورە ئاوا بێ کە دەر خەڵکی بۆ ئێمە نەرم کردووە ئەچمە هەر مزەمی دێ وڵی پارەم لێ ناسەنن ئەچمە خەستخانە ئەچمە جمهوری ئەوە لێرە عەبدولکەریم بۆمانە چوون وتم دکتۆر بە قورئان ناتوانم بێمە خوستێکە چی بکەم سیانن من چی لە سیان بکەم وتی مادام سیانن وەرە من کەرتێ حەپێک هەبێ بۆت کەرتەکەم ئیلا کەرتێکە دەمەتوو ماری ئاوا بێیان بەمە ئەوێنانە بەخشین واللهی چۆن دیوتانە خراپترم خوای گەورە بەس چییە خوای گەورە هینێکی خستۆتە دڵمەوە بەخوای بەو قورئانە شەوانە دانشم بە دیارانەوە گیرم خواوە چیلدار لە تەک خۆمە دانێم بە داربانیانەدەم بە قورئان ناتوانم خۆم شانم شکاوە 19 تەقەر عەمەلیاتە پلاتینیتیایە لازم گرێکی عینە بەگرێ ئەلێرەمە بە قورئان ناتوانم بڕۆم دوو مانگە ئاوم لە چۆکم دەرکردەوە واللهی مەحتەلم واللهی ناتوانم مێرە ئەولا بە دوایە نابڕۆم واللهی خەڵک بۆم دێننەوە بە قورئان واللهی خەڵک لە ڕای خوا ئەوە دێنێتەوە ئەمە دێنێتەوە هیچیان ماڵ نادێنن واللهی بە حەقی قورئان نانی مەڕۆم خەڵک بۆمی هاوردوو ئارە بەخوا ئەگەر هەبێ لەخوا بە زیادە دەرمان خۆشەوە ئەگە نەش بێ ئیتر ئەو بۆ نییە و ئەوەرێ ئەژیریە و ئەو ورکە گرێ و ئەو ئیتر ئەمان پەلە گۆشتە زمانی نییە هەر ورکە گرێ و قەراپەوەش دێەوە ئەڕا دا هیچ نییە چی بخۆم دای ئارە بەخوا ئەرێ خوا ئاگای لێ ڕۆژوا هەبووە ڕۆن نەبووە بەخوا بیکەمە ئاش بە خوددا ئاردمان نەبووە کچێکم لە چەند چەماڕە لای ئامۆزای خۆیەتی چەندجە بەخوا ئەو بۆمان شتما بۆ دێنێ بە قورئان ئەو بۆمە ئەو کچەمان شتما بۆ دێنێ بەخوا ئەگە هەر لە خەڵک فریانەکەوێ بەخوا ئەو بۆمان دێنێ بەخوا لە مانگی جارێ دێ سەرێکمان لێدا خڕمەکاتەوە ئەنواع ئەشکال پیاوەکەیدا تێرێ بۆیان بەرە ئەرێ خوا ئاگای لێ بۆ خوای هەمومانی خەلق کردو چۆنتان بۆ بەحسەکەم هیچی درۆیتیان نییە ئەمە هەوەر و ئاخر ژیانیانە سەر ئەم دایکیانەتانی کە شتێت بۆ خاوەنەکە بەخوا ئەوەی خۆم کێرم پیان کرێ چەند کەڕێت تا کە نەبوونمیش کێرم پیان کردووە ئادەم کێریان پێکە بە کەی دانێرە بانەگەیانگرە بۆیان تەواو ناکرێت نەوەڵارێ بۆچی تەواویکە کێ ڕەنگیان بوو بە کێ پارەیان بواتی ئەوەی خەڵنیان دەستی نییانە واللهی خەڵک کومباری داوە پێم واللهی خەڵک جێوبانی داوە پێم بە قورئان لە بیدایەتەوە زۆر کۆنن هەروە بە کۆنی بۆ تاتویان نه هەر خۆم چونکە پێشکۆرم بە کۆنی خەڵکنی داشتە بێم داتێ ماڵە ئارە بە ڕۆشتنەوە ئەشای زۆریان لێ جێمە هاوریانە حەوشە بۆمانوتیان بۆ خۆت بۆ مناڵانە هینی بۆ پشتی ئەو ماڵە ئارە بە ڕۆشتن ئاوارە بوون بەخوا ئەو سەلازێنیە هەیکەلی دیوە دەوەڵڵای هاوین بەفر ناکە ئارە بەخوا هاوینان بەفر ناکە بە خوددا گەستە کارەبام نییە بە خوددام زەمیدە لە ژیانمان لەما خەڵک دیومە خوایەت و ئاگال لێ ئەم چستانە بەخوا لەما خەڵک دیومە ئەرێ بۆ خوای هەمومانە چینە بەردیوانی نەوت خۆتە زانی هینیە کە دەن دوو جلیکان نوێدەن بەش چیەکە ئەوە سەرمامە بەخوا هیچمیانێت لە ماوەی ئاگریان تێم بەرداوە بە قورئان والله دوو قۆریم لەبان سێ قۆریم لەبان ئەوە لەبان ئاگرستانوێتێ لەبەر سەرمادانشت و هیچ نەبوو خۆی گەرمەوە بەهین بەدار ئاگری کردبووە بەدار ئارە بەخوای خوا ئاگای لێ چۆنتان بۆڕێم ئارە وەڵڵا چەند جا چوومەتە ماڵە جیران مەتارێکیان داوە پێم چەند جا قوتینەوە ئەمانە لەمبانەوە ئەم ناسن داویانە پێم ئارە بەخوای چۆنت بۆڕێم
خوایە تو لە بانسەر ئاگال لێە ئەوها مەغدورم ئەوها ئیتر ئەگەر خدای گەورە مار ئێوەش ئاوا بێ مار خوای گەورە ئاوا بێ و ئەگەر کەسێک خێرکا بۆ خۆی بەخوای بەس یعنی بە من خێرە. باوکم نەماوە کەس نییە بە خێوماکە داوا لە خێرخوازەکەینەوە خانومان بۆ تاوکەن. ئەی ژیانتان چۆنە چۆن ژیانتان چۆن؟ وڵای ژیانمان نییە وڵا. باسی ئەو برا خوشکت بکات چی ئەەکەن چۆن ئەیان بستنەوە؟ وڵا ئەوە ئاگا لێ نەبێ ئەڕا بخۆی بەدەشە چەند جا خەڵک بۆمان یاوردۆتەوە ئەوش ئەباستینەوە ڕاتە دەرەوە وڵامی ئەو خانومان بۆ تاوکەن و وەک ئەو خێرخوازی لە تەلەڤیزۆن ماڵ خۆشەکەن ئەوانەمان بۆ بکەن وەکو ئەوان بێ؟ ئاوکەوان. تۆ نەخۆشی؟ ماڵێ من نەخۆشمە سەرم ژانەکە دڵم تونگە بێ. بۆچی وا لێ هاو؟ وڵا نازانم خۆم لە چێوەم لێ دڵم تونگە بێ سەرم ژانەکە لە خەفەت ئەو برایم وام لێ زۆر خەفەتم لێ خوارد. زۆرە چۆ مزگەوت نوێژە کرد بە قەهین بوو تاقێ لە مەکتەب بوو تاقێکش شێلم و شتێ فرۆشت تاق لێ فرۆشت شتێ فرۆشت باوکی هەر اختیار بوو ئیشەوای بۆ ناکرا یعنی هەر لە بیدایەت خۆمان فەقیرین بەس چیە هەتا خۆی مابوو قەرایەکی هەبوو یعنی من هین نەبووم کەم ئومێد نەبووم لەگەڵیان ڕۆشتین بۆ فەقیرێ بۆ شتیان ڕۆیشتە میستە ناتوانم ئەمانە بەجێ بێنم لە 13 ساڵیەوە لە 13 ساڵیەوە هەتا ئێستا داری لەسەر بەرنەداوە بەس بە هەڵەتەوە بەس بۆ هەڵەتەوە ڕاکە و چەندجا لە خەستخانە خەوانم چەندجا لە خەستخانە خەوانومە بە قورئان لە خەستخانە لە قات 5/6 خۆی بەرەوە داوە ئێستا ئەوە هەنێ خانوو کراوە لە پشتمانەوە ئەو ڕۆژە و زەلامانە پێمیان وتیان دایکەکەم ئەمە بۆ دێری دەرچێتە دەرەوە بۆ دێری با خانەوە بڕە یوتم کاکە چی لێ بکەم خۆ منارێ کۆرپەنیێنی کەم لە تاوە ئەوە بەخوا ساڵێ 12 مانگ من زنجیرە حاضرە لەگە تۆپ و کلیلە ئارە بەخوابەت بۆ مە بیبەستمەوە ئارەڵارێم بە بەرە هاوارەکە شتە شتێنێ لە خۆم ئەرێ تو بۆچی منواڵەکەی وەیستەکە ئەلان لە ئێوارە بەخوا دوو قل حەبم داوەتێ هەفتەی نابێت دەرزیم لێ داوە بەخوا ئەمە لە خەفەدە وای لێ هات هەر لە خەفەت ئەو نەبوونی و فەقیری و هەرەیدایە ئەو ئێمە بۆ واین و ئەو هەنەوانین و جیرانەوانین و ئەو ئەم کوڕە بۆ وای لێ هات و ئەم کوڕە ئێلاشێ دینم دێتەوە هەموو ماشەڵا لە مەکتەبەوە بە ئیشەوە دێتەوە ئەم بۆ وای لێ هات هەر گریا بۆی ئەو توش ئەو خەمۆچیە هات بەخوایستا ئەوش عینەن وەک ئەمانە عیلاجخوا عینەن بۆ هەرچێکیان بۆ ئەوە عیلاج بۆ ئەمە عیلاج بۆ ئەمەش ئەمە وەرە خۆی ماشەڵا پارچە گۆشتێکە کەمەندامە نەخۆشی سەرعی هەیە ئارە بەخوا پارچە گۆشتێکە خۆی تارێری دەسەڵات هیچی نییە ئارە بەخوا هیچ دەسەڵاتێکی نییە دەبەخوا 100 کەڕەت ئاگری تێم بەرداوە 100 کەڕەت 1000 خەسارەی لێم دا وڵای چەند جا هەبووە خەڵک شتێکی بۆم هاوردە وڵای نێش تۆ لەزەتی لێ بکەین یان لێمانی ڕشانوە یان لێمانی سووتانوە هەر ئەم بە خودای بەڵ ئەمە بە مدبەقە بە خەوتنە بە هینە ئەویش بە خودای وە تەنگن لێم کە دەرم کەن بە خوددا ئەنجاوەرە وڵای چەند کەڕەت بە ئەو زنجیرەوە تەکانی داوە ئەو ئێستەوە بینی پێوە نییە ئەوە جامی پێوە نیە و پەنجەری ئەوەی خوارەوە ئەوە پێوەی نییە بەخوا و شکانی ئەیتر دەبەخوا ئەو تەلەڤیزۆنە ئەوە دیوە خۆ ئاگای لێەوە خەڵک داوێ پێم بە خوددا و سونقەم ناوەتە بنی بۆیان ئەیتر خوایە تو لە بان سەر ئاگال لێ وڵاهی چیم هەیە هین خۆم نییە ئەم خوشکەم ئەوە تقریبەن 15 ساڵە بەم شێوەیە نییە ئەژێ من خۆم جار بەجار هاوکاریەکەم یەک عانە و هیچ هاوکاریەکی نییە لای حکوومەتی هەریەمەوە ئەم هەموو مەعوەقەی هەیە نییە هەموو جەهانا بۆ من دێنێ خۆشم لەبەرەوەی عایلەم هەیە من جار بەجار نییە هاوکاریانەکەم بەڵام خۆی جگە لەوەش نییە نەخۆشە نییە قۆڵی نییە هەمووی نییە پلاتینە پشتی بەم شێوە نییە فقراتی قاچی نییە هەمووی
هینە جاربەجار ئەیبم بۆ خەستەخانە و ئەوها ئیتر یعنی خی گەورە ئیتر لەخوا بە زیاد بێت جاربەجار خۆم ئەیبم هاوڕ لێ دەمەوە بەڵام بە حقت یەک ئانەی نییە لە ماڵانیە ئەگەر خێرخواز نەبێ ئەگەر ئەمناولا نەبێ والله وبیلا بە زمانانە جارەکەیتە نییە فەقیرە نییە نانی نەبوو بیخۆ والله ئێمە چون خۆم هینە شتێکم بۆی هینە وتم با بیخۆن ئیتر بە هەموو شێوەیە نییە مستحقە ئەم ناڵانەش ئێمە دەمێکە هەر بەم شێوەیە یعنی هینە ئەمیان زگماکە ئەوە هەر بەو شێوەیە نییە هەر توش نەخۆشی دەرونی بووە کوڕەکەش هەر فەقیرە نییە خەریز کولیێشە بە سمانە توش هین بووە ئەوش توش نەخۆشی دەماری عساب بووە ئیتر زۆر سەرگەردانەکەی لەوەیان نییە باز ئیتر ئەو کاتی خۆی لە بنی سەڵاو بۆ ئیتر خۆم پێم ودوتم بێرەوە پەنای من چاوێکم لێتە بێ ئیتر هەتا بڕی مستحقەی لەوەیان نییە ئەم تاقە ژوورە خۆی لە ئەساسا هین ئەم نییە هین کوڕەکەیەتی خۆی پێشتر لە هین دامان نابوو لای شوێنێکمان بەکرێ بۆی دانابوو لە لای مزگەوتەکە لەو چەمە ئەژیا ئەیتر نییە زگمان پێستاوتم خوانەکەران یعنی شەو شتێکی بەسەرا بێ ئیتر هینامانە ئێرە ئەمە مار کوڕێتی ئەم تاقە ژوورانیە ئەم ژوورەی داوە پێی نییە هەروەکو حەوانەوە ئەو هەیکەلە بە حەقەدەوە زیاتر لە 2 ساڵە زیاتر نییە بۆیان تەواو ناکرێ بە هیچ شێوەیە خەڵک و خۆل یعنی تۆزە پارە شتۆمانەیە داتیە هەر جاری هەنێک هەر جاری هەنێک ئیتر بە هەمان شێوەیە خۆشم هەر لەگەڵیا بوومە بەخوا لێرە خێرخواست هەنێکە دەنیا ئەچێت تۆزێکی لێکا و دوای ئیتر پارەی نامێنێ و بەو شێوەیە ئەوها ڕایگرتەوە تقریبا 2 ساڵە زیاترە بەخوا بۆی تەواو ناکرێت. دوو ساڵە لە ڕێگەی هەر جیرانی زەلامیە خەڵک دیەکەمانە زۆر خۆتان ئاسایی خێرخوازە ئەوتی کافێت و بۆ هین ناکەی ئەو ئەردەی خۆتانەوە هەر تو خۆت خەڵک ئێرانەی و مناڵەکانە دووە ئەوەنە ئەرەی دەردمەدەنێ وەرەو ئەردە من بۆ تینەکەم تەختەکەم بۆ خۆت بیکە خان ئیتر ئەوەنە کەی تەمەری دانراوە دیواری لێکراوە و بەخوا لە سەقدی دوو کاروان بلۆچیان داوە پێم بەسەری نەچوومە ئەوە حال لەگەڵمە تی خوشکەکەم ئەوە حارەتی تر نازانم زەلامەکە چێ بوو بەخوا وتی مەعمەلم هەیە زەرەرم کردووە بەخوا زەرەرم نەکردایە خانۆکە کامل بۆتمە کرد بە قورئان تی بەس زەرەرم کردووە قەینە ئەو بلۆکە بەرم دوو بەخوای دوو ساڵ نارێم 2 ساڵە هەر گوتیان زۆرە و چاوەڕێکەوتم قەینا چاوەڕێکم بەخوای دوو دانە ساڵە من وا لەم قلە ئەردەم خوا ئاگای لێ ڕۆژ وا هەیە بەخوا ئەلەو پەنجەرەوە ئاو هاتۆتە بنمان بەو خوایە چۆکم ژانەکانەشم توانێ بیدەمە خۆشتەکان هەرمان داوەتە ئێرەوە هەتا بۆ خۆی وشکەوە بووە هەمووی تەڕ بۆ بەخدا لەو پەنجەرانە نازانم شکا بوو چیە ئاوی لێ دێتە ژوورە و پەنجەرەکانی نییە شیشە لێ دێتە خوارەوە ئاوەکە بە خوددایە تا ئێستا گەچە کارە بام نییە بە خوددا هەتا ئێستا تفاقێکم نییە بە دەرخۆم بچم ئاگرێکم شتێ پوختەم نییە بچم ئاگرێکی پێ بکەمەوە ئاشێکی پێ بکەم نانێکی پێ دروستکەم بۆیان بەخوا ئەو تەنورە خەڵکدایە پێم لە بن قادرمەکەیە ژنێدای پێم سەختترین ساتە وەختەکانی ژیانی ئەم خانەوادەیە ئەو کاتەیە کە لە نێو 4 دیواری بێڕۆح و دارە ڕای وشک هەڵاتوودا دەیبەنە سەر لەوەش سەختتر ئەوەیە کە هیچ ئومێد و ئاسۆیەکی شک نەبن جگە لەخوا بەنێو ماڵە سارد و سڕەکەدا بڕوانێ و دڵۆب خەم بڕژێنێتە نێو ڕۆحت و جگە لە داباری فرمێز هیچ چارەیەکی دیکەت نەبێ مار مسلمانان ئاوا بێ مار خێرخواز ئاوا بێ وەڵڵاهی ئێستاش ئەگەر خوای گەورە خوا خێریان بنووسێ و چاوێکیان لە من بێ و خێریان نەگاتێ وەڵڵاهی ئەوە ئێستا بەتەمان بیبم بۆ سلێمانی بە قورئان دینارێکم لێ نیشان دکتۆرێکیان داوە پێم بیبم ئەمە پرسەری سڕە ئارێدایەت خوا بم بە دکتۆر دە دکتۆرێکم پێ بکە بە قورئان ناتوانم بیبم بە خودای خێرە و من نەبێ وەڵڵاهی یعنی مەحتەل هەموو شتێکم بە خۆش پێویست بە دکتۆر عیلاجە خۆم بەخوا خۆم نارێم ئێستاوە خۆم ئیشاعەکەم ئێستا دوای پێت پێشانەدەم
کۆڵم پلاتینی تیا 90 تەقەڵ ئەمەلیاتە زگم 12 تەقەڵە گرێ ئەمەمە ئایب نەبێ ئەلێرەمە گرەیە ئارە بەخوا پێویست مارێ ئەبێ ئەمەلیاتێکێ وڵی چاوشم گرێشتایە بە قورآن نادینی عینەکەم لە چاوە دە بە قورآن بە ئەرێ تو بۆ عینەکەی چاوت بۆ نای چار چاوت بکەی ئیلات چاوت بکەی پێوتم دکتۆر من چی لە هەموو نەخۆشە بکەم ئەو من نەخۆشەم لە ماڕەتوانم چار خۆم بکەم ئێستاوە ئەو هانە بواە من بووە داماوە بووم یان ئەمە ئەوها سەری سڕ نەبووایە و ساغ بواە ئەمدایە زەلامی قسمەتی ڕۆی بۆ خۆمە مامەوە لەگەڵ دانیشتم بۆ خۆم ئەوها کزۆڵە نابووم و ئەوها ئەنی داماو نابووم ئەو هاوایی وڵڵا هیچ جێژنەی ڕەمەزان ناکڕم بەخدا چ جێژنەی قوربان ناکڕم بە خدای ئەو زەلامە لەو خوارەوە بۆم دوێنێ هەر لەم دوێنێ پێری ئێستاوە ئەشیاکان هەر ماوەجم ئەم زوعمەیە زوعمەکەی تری زەلامێ سیارەی ڕەشی پێ بوو ئافرەتێک و دوو مناڵشی لەگەڵا بوو ئەشیای زۆری بۆ ماوەدۆ لە تایتەوە لە سابوونەوە لە برنجەوە لە ڕۆنەوە بەخوا ئیتر لە هەموو شتێ لە جلو بەرگەوە بەخوا ئیتر ینی مسلمانان ئاوا بێ بەخوا ئەگەر خەڵک نەبووایە ئێستا ینی لەوانەیە برێم حرم کردە خۆم کوشتا شتێک بواە ئارە بەخوای خوا ئاگای لێ چۆنتان بۆ بەحسەکەم ئەمە ڕعبێشێتی بەخوا بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 خی پەروەردگار پاداشتی خێری ئەو برایانم داتەوە لە بەرنامەی بەخشین کە هاتوون سەردانی ئەم ماڵەیان کردووە کە ئەم ماڵە باوکیان نەماوە و سێ کەسی نوقسانیان هەیە و لە ژوورێکان کە ڕەنگە هەموو کەسێ نەتوانێت لە ژوورێکە ئەوەندە نەفەری نوقسان و دایکێک ئیدارەی تیا بکە. جا پەروەردگارمان کە ئەفەرمێ لە قورئاندا نمونەی کەسێک کەوا یەک دەنکە گەنمێک ئەبەخشێ لە پێناوی خوای پەروەردگارە و ئەو گەنمە 7 دانە گوڵی لێ دێتە بەرهەم و هەر گوڵێکی 100 دانەی تایە واتە بە 700 واتە 1 کە لە ڕێگەی ئەم شاشە و بەرنامەی بەخشینەوە مسلمانان و ئازیزانی خۆشەویست ئەتوانن ببن بە خاوەنی کۆمەڵی پاداشتی زۆر بە خێرێکی کەم. جا ئەم ماڵە خاوەن پێداویستی تایبەت ئەم ماڵە کە لەم شاری کەرکووکە کە زۆری وایشەن بەڵام ئەمە کە ئێستا جەنابتان ئەیبینن ماڵێکی بەڕاستی مستحق و خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە ئاوردانەوەی مسلمانان و ئازیزانی خۆشەویستی وەکو جەنابتان هەیە بۆ ئەوەی کە پێش خۆمان بۆ قیامەتمان خێر و چاکەکانمان ڕەوانە بکەین چونکە ئەوەی کە ئەمێنێ ئەوەیە کە پەروەردگارمانە فەرمێ ئەوەیە کە لە قیامەتا و خێر و پاداشتەکە ڕەوانە بکەین چونکە پێغەمبەرمانە فەرمێ عەلەیهی سەڵاتو وسەلام ئەفەرمێ عاقڵ ئەو کەسەیە کە ئیش بۆ دوای مردن ئەکا خەزان و خەزنەکانی قیامەتی پڕ ئەکا بۆی کە لە ڕۆژی دوایە بێ بەهانایەوە. جا ئێمەش لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە پێتان ئەڵێن ئەم ماڵە بەڕاستی پێویستی بە خێر و بەخششی ئێوەی خۆشەویست و مسلمان هەیە. جا هەر کەسێک ئێوەی قەبرەکەی خۆی پڕ لە نورکا و عاقیبەتی لە قیامەتە ڕووناک و چاک بێ دەستی هەژار و داماوان بگرێ و ببەخشێ پێیان تاوەکو پەروەردگاریش زیاتر بەوان ببەخشێ و ماڵەکانیان پڕ خێر و بەرەکەتکە. خوای پەروەردگار لە ئێمە و ئێوەش خۆش بێ و بەرەکەت خاتە ماڵ و مناڵتانەوە وەخوای پەروەردگار دوورتانکە لە ناخۆشی و نەخۆشی وەک پێغەمبەرمانە فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام دەرمانی دەردەکانتان بکەن بە بەخشین و بە سەدەقەکردن. جا خوای پەروەردگار بەخشینەکانتان لێ وەربگرێ و ئەو سەدەقانشتان بۆ گەورە بکا لە لای خۆی و بیکا بە چەند قاتێک تاوەکو ڕووسور و سەربەرزی دنیا و قیامەت بین. فلهم أجرهم
ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. وەڵاهی داوام لە خێرخوازان ئەوانەی خێرە بەخشن لەم خوشکەم زیاتر نییە، یعنی بە حقیقت زۆر مستحقا نییە تکاتان لێکەم بۆی تەواوکەن با لەم ڕزگاراتە نەجاتی بێ. واللهی گەلێ مەمنونم لە قاپی خوا و لە خێرخوازان لەم تاقە غورفێ نەجاتم بدەن و ئەوم بۆ بکەن 2 ساڵە ئەو هەیکەلە بەخوا بەدەستمەوە نەکەس بۆم ناکرێ و هیچم نییە خۆم بەخوا هەر چاوەڕێ خێرخوازمە لە ڕای خوام و پێغەمەر ئەو هینەم بۆ بکەن ئەم مناڵانەی تیا ستر بکەم و حەوشەکەی گەورەیە و دەشتە و ئەتوانم یعنی تۆزێ خۆن دڵمەکرێتەوە لە ناو حەوشەکەیە لە ناو ماڵەکانە. تۆ سوکترە بێ باش ئەرک من ینی خۆم لە ڕای خۆمەوە خۆمەرێم تۆزی ئیشەڵا ئەرکەم سوکە بێ هەر خۆم دڵ خۆمە دەمەوە ئەرێم ئیشەڵا بچمە ئەوێنانە سەحرایە کەس نییە بێتە جانم برێ ئەوە وای کرد ئەوە وای کرد ئەویستا ئەبێمانە سزن کەم لێرە چەندجا بە قورئان ئەوە کلی لە پێوەی کلیلم داوەلیان وەڵڵاوە بیلای لەو پەنجەرێ دەرچوونە هەرە بەخوای وەڵڵاهی هەر چاوەڕێی قاپی خوا و خوای گەورە مسلمانان نەرم کا و دەرخێرخوازان نەرم کا و هاوڕ بە خێرم لێ بدەنەوە ئەو هەیکەلەم بۆم تەواو بکەن و بچمە ناوی بەشکم ئەمانە تۆزیە جیان فەڕاع بێ و دەر و ژوورکەن و بخوان وەکو ێرە نییە. من داواکەم لە ملەتی کورد لە ئادەم ئەوەی هەیەی ئەوەی ئیقتداری هەیە بە زەکاتە بە خێرە مساعدەی ئەممانە بکەن کەیلێکیان کردووە بۆیان تەواو نابێت خوا ئیمان ڕەحم لەو کەسانە بکە کە خێریان پێکە کە مساعدەیانەکە ئەمە داماون شێشتێکی هەیە تەیناتی لێژنیەکە بۆی وەخاوە ناکرێ نەشتێت وەخاوەنکە خانە بکە ئەمەلەی بۆ ناکرێ هیچی بۆ ناکرێ داواکەم لەوەی خێری پێکا خێری پێ بکە. لە دوامە تافی ئەم بەرنمەیەدا دەمەوێت بڵێم لە ژێردار و پەردووی ئەم خانووە قوڕینەدا چەند تامەزرۆی و ئولفەتی ژیانی خۆش هەیە. خودایە کوانووی ساردەوە بووی ئەم ماڵە هەژارە چەند بە دڵی گەرمی مناڵەکانیەوە دیارە، چەند بەش پرزەیەوە دێتە گۆ، چەند دڵی خوساوی پڕ لە خەمی بە تەنافی هیوا و ئاواتەکانیدا هەڵواسیوە ئیلاهی تاوشەوە بێتەوە بە بەخشندەیی و سەخاوەتی دڵە ئاوەدانەکانی ئێوە. خودایە ئەم بەخشینە بەردەوام بکە بە دەستە هەمیشە هاوکارەکانی نیشتیمان بە دڵە خێرخوازەکانی وڵات و بەو دەستانش کە بە دڵ نزامان بکەن. ئەم جارەش بەرنامەی بەخشین لە شاری کەرکووک ماڵێکی هەژاری، ماڵێکی بێباوکی، ماڵێکی خاوەن پێداویستی تایبەت 4 نەخۆشی بە ئێوە ناسان کە ساڵانێکە چاوەڕوانی ئەواکەن لە ڕگەی خێرخوازانەوە دوای ئەو هەموو ناهەمواری و نەخۆشی و ناڕەحەتی خۆیان خانوویەکی خۆیان هەبێ و ژیانێکی کولەمەرگی تا بەڕێکەن، بەڵام چەند ساڵە تەنها لەم ژوورەدا ژیان بەڕێەکەن و ناهەمواری و ناسووری ژیان زۆری بۆ هێناون، بەڵام چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئەکەن کە خۆی 4 سەرخێزانە و هەر چواریان نەخۆشن و هەرێکە و بە جۆرێک هەیکەلێکیان هەبوو چاوەڕێیەکەن لە ڕێگەی خێرخوازانەوە لە ڕێگەی ئازیزەوە وەکو ماڵەکانی تر دەروی خێران لێ بێتەوە و بەشێک لەو هەموو مەینەتی و ئازار و ناڕەحەتی و ناخۆشی ژانی ئەم دادەیەمان کەم بێتەوە و ئەویش تۆزێک پشوو بات و ناهەمواری و ناسووری ژانی لە کۆڵکەینەوە ئینشاءڵڵا. منام ڕەشید عەبدوڵڵا ڕەشیدە خەڵکی شاری سلێمانیم بەهۆی نەخۆشیەوە هەردوو قاچم لەدەستداوە پێش ئایلەم هەیە 2 مناڵم هەیە پێشتر کار و کاسبی مەکرد بەڵام ئەوە 8 ساڵە ناتوانم کار و کاسبیم پێ ناکرێ. زۆر سپاسی بەرنامەی بەخشینی شەکەم کە یارمەتیان نام و توانیان ئەم ئاربانم بۆ دابین بکەن و ماڵیانە بخوای گەورە جەزای خێریان باتەوە ئەو کەسانش باتەوە کە یارمەتی بەرنامەی بەخشینەیە.
کاگرەشی چەند ساڵە کەوتیتە ناو جێگا لەو کاتەوە نەتوانێت کار و کەسابەت تێ بکەی مەعیشەتانە سەر چیە؟ وەڵای لە 2000 و تقریبا هەشتەوە ناتوانم بەزەوەی خێزانم مۆزەفە لە دایرێ و هیچی تر کاری و کاسبیکە هیچن هەر لە سەروایە وەڵا ئێسش مەعاشەکە زۆر کەم و بەشمان ناکەم. جاران بە ئالبانەیەکی دەستیە ڕۆشنمی لا بۆیە بەسەر ئەچویان پێ بکردمە یا بە 2 کەسەڵیان گرتمەیە ئینا چوونە دەرەوەشتم بۆ ناکرێت. ئەنی بەردەوام پێویست بە خەڵکەوە یارمەتی دە هاوکارت بێت. هەروەڵا مەعادەرێترە بۆیە دووکە خێزان و کەسێکە یارمەتیان بایمە ئەوە یان بردمە دەرەوە هەڵیان گرتمە یا بۆ لای دکتۆر ئاینە حەسەن. بەهۆی ئەوەی کەوا پێویست بە خەڵک بوو زۆر ئەچێت دەرویان لە ناچاریە زەرور نەبا ناڕۆشت. وەڵی لە ناچاریە سەردانی دکتۆر و ئەم شتانە بۆ ئەبێ بیکەم چکە هەموو مانگە بێ بچم بۆ سنتەر لەوێ عیلاج شتم هەیە وەریگرمەوە شتان. تا چەند ناڕەحەت و ناخۆشە بەردەوام لە نێوان 4 دیوارابی و کورسێکی شەحن نەبێتەوە بتوانی سەردانی 2 هاوڕێ و یان سەردانی دەرەوە پێ بکەیت. وەڵی زۆر ناخۆشیت ئەوەی کرد لە جێگایانەکەوێ نازانێ دەردی دەداران چیە زۆر زۆر ناخۆشە. ئەرەوەڵە هە زۆر لە 4 داوایتر بەزەوەی بەلاشە ماوی توتەوە بەڵام مەگەر ئەم عاربانە هەبێ زۆر چاکە توانم چوونە دەروێ شتێکی پێ بکەم. لە مایۆ هەموو ساڵە کەس نەهات هاوکارت بێ لەو هەموو ڕێکخراوانە لەو هەموو سنتەرانی هەمانەکە تایبەت بە خاوەن پێداویست تایبەت نەوەڵڵا تا ئێستا ناتوە لە 2013 شۆ مەعاملەی کەمەندامیم کردو تا ئێستا جوابم بۆ ناتوتەوە نەخێر کەمەندامی تا ئێستا لە 2013 مەعاملەم کردووە تا ئێستا لە هەولێر جوابم بۆ نهاتوێتەوە. ئینشاڵڵا ئومێد دەکەین لە ماڵەوە بێتە دەرەوە ئەو شوێنانی کە خۆت ئارەزوومەندی تیا بچیت و سەردانی بکەیتیان بۆ دکتۆریان خزم و کەسوکار ئینشاڵڵا. وڵای ئێسش کە بەردامی بەخشین ئەم دیاریان پێشکەش کردم ئیتر لەمە ولا ئینشاڵڵا ئەتوانم بچمە دەرەوە سەردانی دکتۆر بکەم سەردانی کەسوکارەکەم بکەم و زۆر زۆر دڵخۆشم بەم ئالبانە و ماڵیانەوە بێ زۆر وەڵی زۆر زۆر لە خەمەکانم کەمەکاتەوە و ماڵیانەوە بێ و خوای گەورە پاداش خێریان باتەوە ئینشاڵڵا. و داوای لەو خێرخوازان ناکەم کە من نازانم چێن کە ئەم دیاریان بۆ من نردووە هیوادارم بەردەوام من زیاتر چکە زۆر لە من خراپترژەیە لە جێگایە کە تایاسێ کەس نەیزانی و لە کوێن و لە کوێن بەشک و ئینشاڵڵا خوای گەورە ڕەحم بۆوانیش بکا و بە ئێمەش بکا ئینشاڵڵا. ناو منیجە ئەحمەد ڕەسووڵە هەم لە کاری گۆمە احتیاجم بۆ دینارێ یەکێکی وەکو ئێوە نەبێ دینارێکم با تێنیمە زۆر داماوە احتیاج و داماوە بەخوا ئەمجا خەستەخانەوە چم عیلاجم پێویستە قاچم نییە چاوم نییە بەخوا هیچیان ئەم حاڵەکەم ئەچی گەنماوەی شەقشەقەیە دەرسێ. چەند کەس لە ماڵەوە؟ 2 کەسین خۆم هەتیەکی داما بەخوا لە من داماوتر نارم حەماڵیەکە لە بازارە خەڵش و خاوت گۆکات و هەرچێ بە عەمەل بێ ئەیفرۆشی کوێەکەن و کرێخانەوەکە کرێکیشی؟ ئەرێ بەخوا ئەرێ بەخوا کرێک ئەمە بە کرێگرتومانە هەموو 3 مانگ نابێشتا لێرای هەر لە جوولەکان بووی سەدا ڕووخاوە من لەم جوولەکانە بووم هەتا ڕۆژێکی تر زۆر هیلاگوم بسڵمانی بردیە لای خۆی وتی هەتا خانووەکتان دەستەکە بێ لای من بەخدمەتەکەم هەتا چاکە بیتۆ تۆزی بەخوا بەمەیتیش هاو دنیانە ئێرە قاچ و کوڵەکەم نییە چاوم نییە هیچیانم نییە مام نەکانم گۆمەیشە بەخوا بریزمان پێویستە ڕۆنمان پێویستە هەموو شتێکمان پێویستە بە قوربانتان بن لە ڕاهی خوا مەولی پێغەمبەرە خێرتان بنووسێ هەرچێکەکەن بە شەفاعەتی پێغەمبەرکەم سەڵڵەڵاهو عەلەیهی وەسەلەم ئەمە حالی ماڵەکەشمە هەرچێکیشمان بۆ بەخوا خەڵ بۆی کردی لە ڕاهی خوا ئەم پرشانەی ئەو کومبارە گەشتی خەڵ بۆی ئەو تەلەڤیزۆنە گەشتی خەڵ بۆی کرد دا یانی چۆن کرێخانوو ئەدەن؟ وڵای ئەوکی ئەو دەیارەکماتی ئەو دەرێنمامەتی ئەو پێنجمانەوەتی و ئەبوو لەو نەکۆیەکەن ئیدن بە کرێخانەوەکە کوڕەکەی ئاوە عارەبانەکەی گەڕێ ئەلاگە کۆن و نایلۆنە کۆن و شتە فرۆشە و کۆیەکەن ئیدن بە کرێخانەوەکە
ئەی پێویستە بە دکتۆر نییە بە عیلاج و دا و دەرمان بەێنی هاتە لێدامناوە بەخوا عیلاج هەپیشم عیلاج و دا و دەرمان شەکڕی ئەرێ بەخوا ئەرێ بەخوا دا و دەرمان هەموو ڕۆژە 4000 بە هە بۆ گوتی لەم و بۆ ناوسکەم ئەرێ بەخوا خۆشفات دەیا ڕەبی ئەیسم پەنا بەخوا خێرتانەگە دایگان ئێمە لە بەنامی بەخشینەوە 1 میلیۆن دینارمان بۆ هێناوی خۆی گەورە شفات دا ئینشاءالله تان بخوا بێوەیتان کە مخاتری ئەو قورئانە خوا لەوەی خراپداتاندا خوا لە مسیبەتی نەتان پارێزێ خوا ئەوە پێ بدێ